مامۆستا عەلی و پورە خاتوون ئەو ژن و مێردن کە ماوەی 52 ساڵە لە ژیانی هاوسەرگیریدان و لە ئێستادا لە قەتپاڵی چیاکاندا درێژە بە ژیان دەدەن. لەم ماڵە سادەیەدا کە ڕووکارێکی تایبەتی هەیە، وێنەی هەردووکیان پێکەوە و پشیلەی ماڵەکەیان یەکێکە لەو شتانەی چاوت ڕادەکێشێت. دەگوترێت عێشق لە کورددا قەدیمە. ئەدەبیاتی کوردیش پڕە لە ئەفسانە و چیرۆکی لێوانلێو لە ئەوین. پێکەوەی 51 ساڵی مامۆستا عەلی و پورە خاتوونیش چیرۆکێکی ترە لەوانە. پورە خاتوون پێی وایە کە خۆشەویستی و هاوسەرگیری لە ئێستادا زۆر گۆڕاوە. جاران لە بنی داران ژواندانراوە و یەکیان بینیوە، بەڵام ئێستا گەلێک جیاوازە. لە داران و لە جاڕێم لەکوێ لە شوێنێکیان یەکدیدێ و لە مازمان بێ لە داران بێ یەکدیکان دوان بوو ئەوە ڕازی بوون و هەر ئەوە بووە ئەلحان بە مۆبایلێک دیا ڕازی دەکەن کەسێک دینان بێ جارێک پێ مازنەی دەبینی لە داری دەبینی بەخوای ئەلحان بە مۆبایلە ئەرێ وەڵا سواری بارگینەکیان کردم لە یان ڕادەست گرتم هەتا گەیشتم مێرە بەر نەبمەوە ئەمە داوم بەخوا خۆمڕانە دەگرەستە وڵاتی. لە خانوویەکی کوردەواریدا لە گوندی ئەبوبەکری قەزای پشدەر کە ڕووی لە چیا بەرزەکانی قندیلە پێکەوە دانیشتوون و بەدەم خواردنەوەی چاوە باس لە ژیانی هاوسەرگیری و زەماوەندی کۆنی کوردەواری دەکەن. مامۆستا عەلی پێی وایە کە گرنگترین شت لە خۆشەویستیدا ئەوەیە ژن و مێرد ڕێز لە یەکتر و کەسوکاری یەک بگرن ئەگەر نا سەرکەوتوو نابێت. پیا و پێویستە زۆر ڕێزی خێزانە خۆ بگری هەموو بنەماڵەکەی ئی کچوو کوڕ و ئەوانە بە تایبەتی ژنەکەی دیارە ژنیش لە سەرەتی حورمەتێ پیاوەکەی بگری و جادە کوردەواریە خۆشن وەتیە من بەبیردە پیاوە ژنان هەر پێکەوە ئیش کردووە بە تایبەتی ژن ئیشە دەرەوەشی کردووە و نێوماڵێشی کردووە ئەگە بڵێن مەسەلەن ئەگەر دروێ نەکرابێ ژن کێشەی کردووە ژن ئەویش وەک پیاوی. گەرچی مامۆستا عەلی 82 ساڵ بەهۆی بەساڵاتچوونیەوە ناتوانێت بەباشی ببیستێت، بەڵام زۆر بەباشی خۆشەویستی و ڕێزی ئەو بۆ خاتوونی هاوسەری دەدات بە گوێمیوانەکانیدا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، قەزای پشدەر.